سلاف تابن قلباخ سلاف لهمو بينرن كردستان 24 بن افروكا روجاكا جلكا جرينجا بو تمام ازيد خانه وجل ازيد خانه جبركو پشتی سالا 2013 کنگره بنکه لالش یا روشنبیری او بقاسی 9 سالا نهاتیه گریدان پشتی کو شیخ شامو هم وکو سروک بنکه لالش هم وکو راوشکار سروک وزیران جان خوش دزدای جهوی والا مایا لو ما افروکا بنکه لالش یا روشنبیری با آماده بونا هجماره که زیده یا کسایتی و روشنبیرین ازدی نونرن آلین سیاسی لکردستان دوی کنگره دای 14 بجدارن جبو هل بجارتنا دسته بلند یا بنکه لالشی روشنبیری هلبت افروکیا سروک دزگه ناهیت هل بجارتن لگوری زانیارین مستاندین لجبو وی پوستی ورگرتنا وی پوستی زیدتر جده کاندیدان هنه کاندید هری بهس نوکه لبا منه لگوری من دگل اندامن جواتا روحانی آخفتی گل ازدیل بداری آخفتی يعني ميلا ازديان قالك جبوف في كساتي هبو ياكو ببيتا سروكي بنجهي شانسوي قالك باشا لنظام او بخوت شواد بيني تندج هجاي سعيد جردو برسم وك كساتي كي روشنبيري ازديان همجي كانديد بهز دكارم بيجم هجاي سعيد قالك بخيرات يا كردستان 24 سپاس بو بدر فتي دسبيك دخوازم بزانم پشتي سرهلدانه د سالان وتوسيان دا من كي هاتيا دا مزراندن گرنگيا وجبو ازديان چيا هلبت پیشی سپاس بکنم علی و ویدر فتی هلبت بنگهی لالش روشنبیری کوملاتی و کوی کم سازیای زیدی برهم سرهدانا پیروزا سال 1991 خوینا هزارها شهید کرد و کردستانیه. بله. وی بنگهی همش یکم روزا دمزراندن خوا و حتی نها ارکو کاری خوا کرا خرد کرنا بزاوا روشنبیری و رخصتنا جواکی نف جواکا کردستانی بگشتیدا یا ازیدی بتایبت. ما پرسیار کرد که گرینگیا بنگیا لالش بتایبامی چیه بتایبتی جبو ازید خانه؟ بله سپاس ماشي البيشي بود اب بنگاه سال 1993 وكو يكم سازيای زیدیاکو برهمه سرهدانا پیروز خوینا هزارها شهید کردستانیا ارکو کاروی خرد کرنا بزاوا روشنبیری بول نف جواکا کردستانی گشتی و ازدیاب تایبت و رخصتنا آلیت جواکی جیبو نف جواکا ازیدیان دا وی بنگهی چندین طاو نویسینگیت خل دورد جدا جدای ازیدیا و کرنجوانشی دورا شنگالی پشتی رزگار کرنا عراقی سال 2003 دتا و چندین نویسینگاه السنتری قضا شنگالی و نحیا سنونی هاد نفکرن جدای چندین نویسینگاه هل کملگهت كي هاري كاريا وكريا حتى كوهن بكاربن شلطا نفيسينجهن خو لهمو كردستاني وكان زيادة ترجع 7000 اندامين ويبن كي هنا هلبت سرکردایت یا کردستانی و حکومت هریما کردستانی یکم روزا وکرنا وی بنگهی هاریکارن پشتوانش عالی مادی و معنوی و ام سپاس دار دوانن و حتی نهاد بردوام نبیستو 9 سال سر تمنی وی بنگهی را درباس بون بسر نشیوی و سر کفتن چندین قیران چندین آستنگان دا پیشیلی تحدایا همو آستنگا کر هلبت پشتوانی یا سرکردایت یا کردستانی و حکومت هریما کردستانی و بردوامی بکار خدا حتی ایرو گشتیا قوناغا کو کنگره خوی 14 الوی قاعده قریب ده. هجای سعید د کنگره 14 دا من گلک اندام دیتن اندام جواتا روحانی ازدیا دیتن کساتین ازدی روشنبیرین وان بقاسی اصل وی داره بوم ميلا جواكا ازدي اللي سروان كانديدين كو هاتنا هالبجارتن جبو ورقرتنا سروكاتيا وبنكي زيدت البحثات كرن شنو صدم كو ازد خان بخوشه تبو بيا سروكي وبنكي بلا بيشي سلاوكي جاني جان بهشتي هما وسنبلد في بنغهي شيخ شامو كير خضر سليمان وعيدو بابا شيخ ربه نيرمكو هر سيستون بون جافا كرنا في بنغهي رو غير كرينا وهبال دوان دماي الجياني دجي خود تمنيوان دريش بكا صلاة للروح هما دمي رحمة الشيخ شامو الجياني دا وي دا خاص كركو جاري في قرا بنغاه بلا شنغالي في مفصلي قرنق بالريفا ببن ودا خاص كركو ازياكش كانديدا بم
برچافکری کو الکنگره چاردی بیتا هەڵبژارتن وەکو سەرۆکی دەستەیە بلندا بنگەی لاوێش هەرچەندە هیچ هەڵبژارتن نهاتی نەکردن و ئەندام یان مندوو بێت وی کۆنگریت ئازادن چ سیستەمی هەڵبژارتنی بگن و کێ هەڵبژێرن لێ ڕەحمەتی شێخ شامە وسا پێشنیار کرد و جارێ وێ گەڕێ بلا شنگالی وێ سازیا ئاگرنگ بڕێوە ببن ئەجی یەکش کەسانت بەرچافکری بووم هەکا هات و هەواڵێت ما دەنگە خۆداما و ئەم هەڵبژارتن وەکو سەرۆکی دەستەیە بلند هەلبەت ئەزێ دەستەیە بلندرە وەکو تیمەکی یەکگرتی نەک وەکو سەرۆک وەکو تیمەک یەکگرتی هەفکارت گەل بەرپرسی تایە و نویسینگە هامێ کارکن ئینشاءالله ئەم لڤینەکە بێخنا بزاوا ڕەوشنبیری و جڤاکی چێل سەرانسەری کوردستانی تایبەت لێف جڤاکە ئێزیدیان دە و ئینشاءالله هەزرت بەرهەمهێنەرژی بێنە مەیدانی ئەم کار بن کارێکی باش بکنش ئاواکردنا مرۆڤڕە ژبەر ئەم پێتڤی ئاواکردنا مرۆڤن ئەیدی هەکە ملهیڤیا سمبلێت خۆم بن و ڕەمزێت ما هەکە چوون و فەراغک درست ببێ و دیسان بەگەڕنە مربعەیەکەی هەلبەت ئەمێ وسال بازنەکی ڤالا دەچنوین لۆما ئەمێ وسا کارگن ئینشاءالله ئەم هەموو مرۆڤێت خوا بگنا هێما و سمبل و کەسانت ئەکە کاربن تەحملا مەسئولیە بگن و هەر جارەکە هەکە کار دەستوان بەهات کاربن بە ئاسانی کاری خبرێ ببن هنر هبن هجای سعید ئاینا ئێزدیان ئاینەکی کەڤنارە دیروکەوەی بوو زیاتر ji 3500 ساڵان ڤەدگەڕیتن لێ bi درێژاویە 73 فەرمانên bi serê êzidiya hatin ji bo qirkirina êzidiyatiyê bû mesela êzidîbûna şî'a êzidîbûna musulman lê dîsa weke netewa Kurd mane divê demê de û ji vir û şûn de plana te çi ye ji bo parastina êzidiyan heta ku rûbirûyê fermaneke dî cînosaydeke dî derbederiyeke dî dîsan ya ji hemiyan girintir welatê xwe bicih nehêlin بله سپاس هەلبەت ناسنامە هەر ملەتێکی زمانێ ویە کەلتورێ ویە جغرافیەتا ویە دیرۆکا ویە لۆما ئێزیدی وەکو کۆکا کوردایەتیە ئەف کەلتور و ئەف زمان و ئەف فلکلۆر و ئەف فەلسەفا هەتا ڕۆژە ئیرۆ پاراستنە تەحەدیادایە هەفتی و چار فەرمانت قڕکردنی کرینێت ئیبادەکردنی بەهوەر بگە کێ ملت هەیە جیهانێدا هەکە کاربێت تەحەدایە هەفتی و چار فەرمانە بکە ڤان چیانێ دوان یعنی بێ ڕەزیلی و بەلەنگازە ئێزیتایەک و ئەلچایەکی بە قوت شچایەت کوردستانی خۆ ئاسێکردن و ئەف کەلتور و ئەف فەلسەفا و ئەف هزر و بیر و ئەف جغرافیەت هەتا ڕۆژە ئیرۆ پاراستن لۆمە ئەم داخوازت کن ڕەوش ئاسایی ببێ و خزمەت المناطق ئێزیدیا زیاتر ببن و ڕەوشنبیریا هەونیشتیمانی بوونێ بەلاف ببێ و ڕحێ پێکڤەژیانێ خورتر ببێ لێف هەموو پێک هاتێت عێراقی گشتیدا و کوردستانی تایبەتدا دا ئەو دەلیڤا بڕەخسێ دا ئەو زەمینە بڕەخسێ هەکە ئەو کەسانێت هەکە ژناچاری دەربەدەری دەولەتێت ئۆروپا بووین جارەکە دیکار بن ئازادانە وڵاتی باو و باپیرا ڤەگەڕین و وڵاتی خۆ ئاوا بکن و کەلتوری خۆ پێش بێخن فەلسەفا خۆ خورتر بکەین ڕحی پێکڤەژیانێ لێ بە هەموو پێک هاتێت عێراقی کوردستانیدا خورتر بکەن و ئینشاءڵڵە بنە کەسانێت بەرهەمهێنەر و قائید یان سەرکردە ئەلڤێج باکردە دووەکە کەساتیەکی ئێزدی کەساتیەکی ڕەوشنبیر کاندیدێکی بەهێز ji بوارگرتنا vê postê serokatiya binکە هەلاڵیشا ڕەوشنبیری لەسەر ئاڵوزیە لە شنگالێ هەبوونا هێزên نەشەرعی مەقدوریەتتا ئەvە 8 ساڵە ئێزدی تێدا پشتی جینۆسایدێ و هێشتا زیاتر ji 100,000 دکەمپاندانە چ دەبێژی ئەخفتنەوە چی مخابنی بە ئەمە بەهوەرت کرد هەموو ئالیەت عێراقی و کوردستانی ببنە هاریکار و هاندەرک و برینت ئێزیدیا بێنە ساڕشکردن پشتی وێ جینۆسایدا دەرحەق ملەتی ئێزیدی هاتی ئەنجامدان سەردەستی تیرۆریستی داعش لێ مخابنی بە خاندانە هەنەک دەولەتێت هەرێمایەتی چەندین گروپ بوونە ڕێگر پێشیا هەکە ڕەوشە شنگال ئاسایی بێ برینت ئێزیدیا دەرمان ببن و ئەو پێنگاوە هەکە هاتی ئاویتن و دووبارە ڕەوش ئاسایی بێ ئەو ڕێکەفتنان نێڤە هەولێر و بەغدایدا هاتیە ئیمزاکردندا هەکە ڕێخۆشکردنەک بێش دیسا ئێزیدی بەگەڕینە جێبە و باپیرە و دەست بابەدانکردنا دەبرێت خۆ بگن و بەهوەریاوان بوان و دەردۆرێ وان و وڵات وان و سەرکرداتیاوان بەگەڕێ مخابنی بە دیسا هەنەک گروپێت نەشەرعی خۆکردنە ڕێگەر هەربەلتب هاندانە دەولەتێت هەرێمایەتی داک و منتەقا شنگال ببینێ منتەقەیەکە ئالۆزە بالا خەڵکی وان هەلبەت ئەڤژی یەکش بزاوێت
تعریب کرنا دووبارە تعریبکردنا دەبەرە شنگالە و قوتکردناوی وەکو عمقێکی استراتیژیش کوردستان. گەلک سپاس بۆ هێژای سای جردو کە ساتی و ڕەوشەمبیری بەرنیاسە ئێزیدیان یەک ji کاندیدên herî bihêst ji bo wergirtina vî postê hene vê berpirsiyariyê li binkeya rewşembîriya li şê tu her hebî û serkeftin ji hewara dixwazim.